لە بەغداوە ئێمە میوانداری سیپان عەزیزمان کردو ئەندامی پەرلەمانی عێراقا بەڕێز سیپانم کاتت باش سڵاوت لێبێت من ئاماژەم بەوە کرد کە داهاتی نەوت ساڵ بە ساڵ زیادی کرد بە تایبەت لە دوای 2020ەوە هەوڵەکانی کابینەی نوێم بۆ بوو کە داهات زیاتر بکات و چەندین ڕێگەی باشی گرتەبەر بەڵام ئەمە هۆکارێک نەبوو بۆی کە بەغداد ڕێگری بکات لەوەی کە دی هەرێمی کوردستان هەناردەی نەوتی نەکات و گوێ بۆ هەموو زیانە نەیات کە خۆشی کردوێتی. بەڵێ بەناوی خۆی گەورە و دلۆڤان حتمما ئەو کارێککە حکوومەتی فدرالی بەداخەوە لە دژی سێکتەری نەوتی هەرێمی کوردستان کرد کارێکی ئەو پەڕینا دەستوریە ئەگەر ئێمە سەیری تەوقیتەکەشی بکەین دەگەینە ئەو قەناعەتە کە ڕێک فترەیەکی هەلبژارد بۆ ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان کە نرخی نەوت تقریبا لە بەرزترین ئاستەکانیدا بوو ئەگەر نەبووچی لە ساڵی 2020 کاتێک کە بەهۆی کۆڕۆناوە نرخی نەوت هاتە ژێر سەفر بۆچی ئەو کات کاری نەدەکرد کە نەوتی هەرێمی کوردستان ڕابگیرێت بۆیە ئامانج لە ئەم عقلیەتە سیاسیە لێدانە لە بمەساڵحی اقتصادی هەرێمی کوردستان و هاوڵاتیەکانی بە تایبەت لە ساڵانی ڕابردوودا دوای دەست بەکاربوونی کابینەی نوەم کە ئەو چاکسازیانەی لە کەرتی نەوداکران بووە هۆکاری ئەوەی کە بە لێکدانەوەیەکی خۆم پشکی هەرێمی کوردستان یاخود بڵێن سافی پشکی هەرێمی کوردستان لە داهاتی نەوت بۆ نزیکەی 25% زیاد بوو واتە بە ئەو بڕەپارەیە کە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەمێنێتەوە لە فرۆشتنی نەوت بەهۆی چاکسازیەکانی کابینەی نۆیەم نزیکەی 25% زیاد کرا ئەمە لەلایەکی دیریش حکوومەتی هەرێم لە 3-4 ساڵی ڕابردوو بە بەرنامە و پلانێکی تۆکمە کاری کرد بۆ زیادکردنی داهاتەنە نەوتیەکان و هەروەها کەمکردنی بە فیڕوودان و هەدەردانی داهاتی گشتی هەموو ئەمانە وای کرد کە بارودۆخی هەرێمی کوردستان لە ڕوانگەی اقتصادیەوە بۆ ئاستێکی زۆر باش بەرز ببێتەوە یعنی ئەگەر وەکو اقتصادیەک تحلیلی ئەرقامەکان بکەین دەبینین هەرێمی کوردستاندا بۆ یەکەم جار کۆی داهاتی نانەوتی لە داهاتەکانی هەرێمی کوردستاندا گەشتە زیاتر لە 21%. ئەمە دەستکەوتێکی مێژوویە لە ڕوانگەی اقتصادیەوە ئەگەر لێکی بدەین کارێکی شێوەی معجزەیە لە کاتێکیشدا کە هەمان کاتدا ڕێژەی داهاتی نەوتی حکوومەتی هەرێمیش زیاد کراوە بۆیە وەروەکو نەتیجەکەشمان بینی لە دوای کۆڕۆنایەوە کەمبوونەوەی کاریگەری جیهانی اقتصادی کۆڕۆنا کە پەتای کۆڕۆنا بەسەر اقتصادی جیهان بە عێراق و هەرێمی کوردستانی شەوەداینا حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوت و چاکسازیەکانیەوە توانی بە بەردەوام بەبێ دواکەوتن موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین بکات و بڕەداهاتێکی زۆریش بۆ خەرجیاتی و بەرهێنان و ئاوادانکردنەوەی شار و گوند و ناحیەکانی هەرێمی کوردستان تەرخان بکە بۆیە ئەوانەی کە بە عقلیەتێکی دژمنکارانەوە سەیری هەرێمی کوردستان دەکەن هەموو هیمەتی خۆیان بەگەرخست بۆ ئەوەی سنوورێک بۆ ئەو ئاسایشی اقتصادیەی کە لە هەرێمی کوردستانەوە بەردەستکرا بوو دابنن نەتیجەکەش ئەوە بوو کە لە 15 شوباتی بەڵێ باشە ئەو شاندەی ئێستای هەرێمی کوردستان کە لە بەغدا شاندی تەکنیکی چی ئەکەن ئەتوانن چۆن بگەنە ڕێکەوتنێک بگەنە ڕێکەوتنی کۆتایی ئیدی عێراق هەم زەرر لە خۆی نەدات هەم لە هەرێمی کوردستان نەدات و دەست بکرێتەوە بە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان خۆی مەوزوعی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بابەتێکە کە سکاڵاتری عێراق لەسەر حکوومەتی تورکیا هەیە لەبارەی ئەو نەوتەی کە لە ڕێگای هەرێمی کوردستانەوە ڕەوانەکراوە ئەو سکاڵایە کە بووە هۆی ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان لە 25 ئاداری ئەم ساڵە ئەو سکاڵا بوو کە لە ساڵی تا 2018 لە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان درابوو ئێستا سکاڵایەکی تر هەیە لە 2018 تاکو 22 ئەمە بربەستە لە بەردەم دەستپێکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان کە حکوومەتی تورکیا داوا لە عێراق دەکات ئەم سکاڵایە پاشگەز ببێتەوە بۆ ئەوەی جارێکتر نەوتی هەرێمی کوردستان دەست بە هەناردە بکرێتەوە بەڵام ئەوەی بە دیدی ئێمە تا ڕادەیەک استشهادی سیاسی لەم بارەوە هەیە عقلیەتێک لە عێراق هەیە کە پێشتریش هەبووە هەمان ئەو عقلیەتە کە لە 20 ساڵی ڕابردوودا ڕێگریان لە دەرچوونی یاسای نەوت و گازی فدرالی کردووە تەنها ئامانجیش لێ کە دەرفەتێک یان دەریچەیەک بدۆزنەوە
بتوانن لمصالح اقتصادی هەرێمی کوردستان بدەن. باش. بۆیە ئێستا شاندی حکوومەتی هەرێم لە بەغدایە هەروەکو دوێنێ بەڕێز سوودانی سەرۆکوەزیرانی فدرالی ئاماژەی پێدا دوو شاندی معنی لە هەردوو وەزارەتی نەوتی عێراق و وەزارەتی سەرچاوە سروشتیەکانی هەرێمی کوردستان کار دەکەن بۆ داڕێشتنی مەسوەدەیەکی یاخود ڕەشنووسێکی یاسای نەوت و گازی فدرالی کە ئەم خۆلە لە پەرلەمانە دەربچێت. باشە بەڕێز سیپان یەکێک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران ڕایگەاند کە پێویست بە کۆدەنگیەکی هەموو ئەندامانی پەرلەمانی عێراق دەکات لەسەر پێشنیازە یاسای نەوت و گاز. ئایا ئەم هاودەنگیە هەیە ئەم یەکدەنگیە هەیە بە تایبەت لە ئەندامانی پەرلەمانی عێراق لە ینی لە هەموو لایەنەکاندا ئەم کۆدەنگی ئابینرێت وە پێویست بە چیەکات؟ من پێم وایە پێویستی بە کۆدەنگی لایەنە سیاسیەکان هەیە. ئەم مۆزوعە دەبێ یەکەم جار لە تەحالفی ئیدارەی دەوڵەت تەڕح بکرێت و ڕێککەوتنی سەرجەم لایەنە سیاسیەکانی عێراقی لەسەر بکرێت اینجا بنێردرێتە پارلەمان، چونکە پارلەمان تابعی مطلقی ئەحزابی سیاسیە. من پێم وایە هیچ پارلەمانتارێک لەم عێراقدا مستەقل نییە. ئەمە تەنها خودزیینەوەیە لە ڕێککەوتنەکان، یعنی دۆزینەوەی دەریچەیەکە بۆ ئەوەی پارلەمانتارەکان ئەو ڕێککەوتنانە کە لە سەر و کراوە جێبەجێ نەکرێت. بۆ نمونە ئەو ڕێککەوتنەی لە بینی هەردوو حکوومەتی هەرێم و فدرالی لەسەر موازنە و هەناردەی نەوت و پشکی هەرێمی کوردستان لە بودجەدا کرا، خۆلایەنەکان لەسەری ڕێککەوت بوون، ڕێککەوتنی هەردوو حکوومەت بوو. بەڵام کە هاتە پارلەمانەکان جارێکی تر هەندێک پارلەمان بە بیانی پابەند نەبوون بە حیزبەکانیان یان مستەقل بوونیان کاریان کرد بۆ گۆڕانکاری نادەستوری لەو ڕێککەوتنە کە پێشتر کرا بوو. بەدیدی من هیچ پارلەمانتارێکی عێراق مستەقل نییە بە تەواویمانە کە شوێنی تەوجیه نەبێ. ئەگەرنا من پرسیارێک لە هەموو لایەنە عێراقیەکان و خەڵکی کوردستان دەکەم لە کاتێکدا کە تەیاری سەدری لە پەرلەماندا بوو هەوڵی هەڵبژاردننی سەر و کۆماری دەدا بۆ ئەوەی حکوومەتێکی زۆرینە پێک بهێنێت، ئەو پارلەمانتارانە کە مستەقلیش بوون هەر هەمویان تقریبا زۆرینەیان تاکوتوکێک نەبێ لەگەر چوارچەوەی هەماهەنگی بایکوتی کۆبوونەوەکانی هەڵبژاردننی سەر و کۆماریان کرد بۆ ئەوەی فەشەل بە پرۆژەی سەدری بهێنن. باشە مادام ئەگەر ئەم پارلەمانتارانە کە دەیبینین دوێنێ لە لێژنەی مالیدا لە دژی ڕێککەوتنی حکوومەت هەردوو حکوومەت کاریان دەکرد، ئەگەر بە جددی ئەوە مستەقلن و پابەندین بە حیزبەکانیان و هەروەها پەرلەمانتارە سەربەخۆکانیش بە هەمان شێوە ئەگەر سەربەخۆ بن و بەپێی لێکدانەوەی خۆیان لە پەرلەمانە کار بکەن، بۆچی نەمانی تەنها یەک پەرلەمانتاری ئیتاری تەنسیقی بەشدار ببێت لە کۆبوونەوەی هەڵبژاردننی سەر و کۆمار لە سەردەمی سەدریەکاندا، یاخود یەک پەرلەمانتاری وەکوتم دووسێ پەرلەمانتارێکی سەربەخۆ نەبن هەمووشیان لەگەڵ پابەند بوون بە باشە قەراری ئیتاری تەنسیقی. بۆیە ئەم مەوزوعە نابێت ببێتە جێگای ئەوە کە یاسای نەوت و گاز ڕێککەوتنی هەردوو حکوومەتی لەسەر بکرێت، اینجا بێتە پارلەمان و کۆمەڵێک پارلەمان لێ یاخی بن و لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بدەن، چونکە بەدیدی من و بەدیدی زۆربەی شارەزایانیش یاسای نەوت و گازی فدرالی زۆر گرنگترە لە یاسای موازنە. یاسای موازنە حتا ئەم موازنەیە کە بۆ 3 ساڵیش کراوە گرنگیەکەی ناگاتە قانونی نەوت و گاز کە یاسایەکی دائمی و بە بەردەوامی دەمێنێتەوە. سەرچاوەی هەموو کێشەکانی نێوان هەولێر و بەغداش بەهۆی نەبوونی یاسای نەوت و گازی فدرالیە. بەڕێز سیپان جگە لە پەرلەمان چه ئاستەنگێکی دیکە هەیە لەسەر تێپەڕانی یاخود پێشنیازە یاسای نەوت و گاز؟ یعنی چه ئاستەنگێکی دیکە هەیە؟ پێ دوایە کە لەم خولەی پەرلەمان تێپەڕێنرێ؟ خۆی ئاستەنگ هەیە، ئاستەنگ زۆریشە. یەکێک لە ئاستەنگەکان ئەوەیە حتا هەندێک ئەحزابی سیاسی هەن لە کۆبوونەوەکانی ئیدارەی دەوڵەتیش دوور نییە بە شێوازێک یان بیانەوێ بە عقلیەتی خۆیان کە بە عقلیەتێکی دوورە فدرالیە، عقلیەتێکی مرکزیە، واتە لەگەل فدرالیەت نین و لەگەل گەڕاندنەوەی تەواوی دەسەڵاتیەکانن بۆ حکوومەتی فدرالی. ئەمە هەرتا لە دانووساندنەکانیشدا کارێکی و ئاسان نییە. شاندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەل ئەحزابە سیاسیەکانی کوردستان بە هەموو جهودی خۆیانەوە ئەبێ کار بکەن و هێشتاش قرسە ڕێککەوتن لەسەری و دوای ڕێککەوتنیش لەسەر ئەو مۆزوعە هەرچەندە ڕێککەوتنێکی پێشەکی هەیە کە ئیدارەی دەوڵەت سەرجەم لایەنەکان ڕێککەوتون کە لە مای 6 مانگدا لە مینهاجی وزاریشدا
لە کابینەی سوودانی لە پەرلەمان دەنگی لەسەر درراوە کە دەبێت لە مای 6 مانگدا یاسای نەوتوگاز دەربچێ ئەم یاسایە دەبێت هەم ڕنگدانەوەی دەستور بێ هەم ڕنگدانەوەی فدرالیەت بێ بەڵام من لەو دیدەدام هێشتاش ڕێککەوتنی تەواوی لایەنەکان بە تایبەتیش هەردوو حکوومەت کارێکی ئەوەندە ئاسان نابێت بە دوای ئەویشدا لە کاتی هاتن بۆ پەرلەمان ئەگەر ڕێگەچارەیەک بۆ ئەو بەناو بێلایەن بوون یان بەناو پابەند نەبوونی پەرلەمانتارەکان بە ئەحزابەکانیان چارەسەر نەکرێ حتمما هێشتا یاسا نەبێ باشترە لەوەی یاسایەک کە سبەی ئەندامانی لێژنەی نەوتوگاز لە پەرلەمانی عێراقدا ئەو پەڕیشۆڤینیەتی بەسەرەوە بسەپێنن و هیچ نیشانەیەکی فدرالیەتی تێدا نەهێلنەوە و اینجا پەسەند بکەن. سیپان عەزیز ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ.